بسم الله الرحمن الرحيم. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه، منهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. مامۆستایانی خۆشەویست، ئامادەبوانی بەڕێز بنەماڵەی خۆشەویستی شەهیدی گەورەمان مامۆستا وشیار، گوێگران و بینەرانی خۆشەویست، خەڵکی ئاهەنگێڕی مەولودی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام لە هەموو گۆشەیەکی دنیا، بە تایبەتی لە هەموو کوردستان، السلام علیکم ورحمة الله. جێگای شانازیە و ڕێکەوتێکی مبارەکە کە ساڵیادی شەهیدبوونی مامۆستای خۆشەویست و داعی و بانگخوازی گەورەی شارەکەمان هاوزەمانە بێ لەگەڵ مانگی مەولودی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام. شاگردێک لە شاگردە باشەکانی ئەو پێغەمبەرە پێش 2 ساڵ لە ڕۆژێکی وا و لە کاتێکی لە گەرمەی و هەڕەتی گەنجی و حەیەویەت و عەتا و بەخشندەیی و ئەدای جوان، دەستی غەدر و تیرۆر و ناپاکی گەیشتە گیانی ئەو پیاوە گەورەیە و گەیاندی بە پلەی شەهادەت، گەیانیەوە ڕیزی قافڵەی شەهیدان و صدیقین و شوهەدا و صالحین و ئەنبیا و هەموو ئەو چاکانەی کە قافڵەی پیرۆزیان ڕیزیان بەستووە. و ئێمە هەموو خۆشیەکمان، هەموو سەروەریەکمان ئەوەیە کە شوێن پێی ئەوانە هەڵگرین و بەدوای ئەو قافڵە جوانە بڕۆین و حساب بکرێن لەو ڕیزە. ومێدمان وایە کە گیانی پاکی مامۆستا وشیار ئێستا لە فیردەوسی عەلا بێ و خۆی گەورە بە شەهید قبوڵی کردبێ و بە نوێنەرێکی جوانی زانایانی خۆشەویست قبوڵی کردبێ و خوێنەکەی ببێتە ئاوی حەیات بۆ هەموو بانگخوازان، هەموو داعیان، هەموو کادرانی ڕێگای خێر، ڕێگای ئیسلاح، ڕێگای چاکردنەوە و ڕاستکردنەوەی هەڵە و پەڵەی کۆمەڵگە، هەموو ئەوانەی بۆ خەڵک ئەژین، چرا هەڵەکەن بۆ خەڵک، زەحمەت هێشن بۆ ئەوەی خەڵک ڕێی ڕاست بگرێ، هیدایەتی ببێ، بەرەو بەهەشت بچێ، لە ستەم و ستەمکاران بە دوور بێ. هەموو ئەوانەی کە خەمیان دنیا و قیامەتی خەڵکە. مامۆستا وشیار پیاوێکی خەمخۆر و دڵسۆز و بانگخوازێکی گەورەی ئەم شارە بوو، بەناحەق، بەبێ مانە، بەبێ هۆکار، جگە لەوەی کە وتبێتی و ئەڵێ و هەموو شاگردەکانی و هەموو براکانیشی هەر ئەوە ئەڵێن ڕەبوون ئەڵڵاه، لەسەر ئەوە شەهیدە بێ. ئێمە هەر ئەوەش کە بین، جگە لەوە مەلا وشیار شتێکی تری نەبووە، نە عەداوەتێکی شەخسی بووە، نە کەسێک بووە دەستی بوو قاچی کەسی ڕنی بێ. بەڵام بێگومان ممکنە ئاوی کرد بێتە ژێری ناحەزانی ئەم دینە، دوشمنانی خوا و پێغەمبەری خوا، و ئەوانە بەڕێگەیەک ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ناحەز بوو بن پێی و دەستیان گیان بێتە گیانی. بەڵام ئەوانە حاڵی نابن لە ژیان، لە دنیا، لە مردن، لە قیامەت. ئەمانە خەریکی خۆخەڵەتاندن و خۆفریودانن، ئەمانەی کە ئەم میلەتە ناناسن، ئەمانەی کە ئەم دینە ناناسن،
ئەمانەی کە مێژوو و شوناسی ئەم میلەتە لە بیرەکەن یا ئەیانەوێ بیسڕنەوە، ئەمانە لە هەڵەیەکی گەوران. ئەمانە خۆ فریودەرن و خەڵکیش فریوە دەن، بەڵام بێگومان غەیری پەشیمانی لە دنیا و لە قیامەتی چیتریان بۆ نامێنێتەوە. مەلایەک کە تەمەنی سەرفکردبێ بۆ خزمەتی مسلمانان، بۆ دەستگرۆیی خەڵک و فەقیران، بۆ خەمخۆری هەتیوان و بێنازان، بۆ ڕاستکردنەوەی هەڵەی خەڵک، بۆ هیدایەتی خەڵک، کەی مستحەقی ئەوەیە بکوژرێ، بە تعبیری ئەوان بکوژرێ، ئەوە مستحەقی ئەوەیە بەسەر دەست و بەسەر سەر هەڵی گرین. بەڵام ئینسان کە ئینحرافی کرد، کە تێک لێی تێک چوو، ئاوای لێ کە تاڵ و شیرینی لێ تێکەچێ، چاک و خراپی لێ تێکەچێ. چاکەکان ئەخریجوهم من قەریەتیکم ئینەهم ئوناس یەتەطەهەرون، شعاریان ئەبێتە ئەوە ئەمانە هەڵپێچن، ئەمانە قۆرخکەن، ئەمانە تەحجیم بکەن، چونکە ئەمانە ئوناس یەتەطەهەرون. بە قسەش نەیڵێن، بەکردەوە واکەن. بەداخەوە هەوڵەدەن کە ئەم میلەتە چاوساغەکانی ئەم میلەتە لەم میلەتە دوورخەنەوە، دڵی ئەم میلەتە کرمێ بکەن لە چاوساغەکان و لە دوعات و بانخوازەکانی، لە زانا و مەلاکانی. بۆیە شەهیدبوونی مامۆستا وشیار ئەوەمان پێڵێ کە ئەبێ خوێنی ئەو شەهیدە و هەموو شەهیدانی مێژوو، هەر لە پێغەمبەرانەوە عەلەیهیمو السەڵات وەسسەلام کە زەحمەتیان کێشاوە و بە مشار داهێنراون، عەزیەتیان دراوە و دەرکراون و دەربەدەر کراون، بێناس خراون، تا وەکو هەموو شەهیدانی مێژووی بەشەریەت، هەموو ئەمانە جۆگەلێ لە ئاوی حەیات ئەدەن بە ئوممەت، بە ئینسان. ئەمانە بە خەڵکی دەوروبەری خۆیان ئەڵێن کە ژیان ئەوەیە لە پێناوی خوا و بۆ هەڵکردنی چراوە خەڵک بیبەیتە سەر. ژیان ئەوە نییە وەکو حاشا لە مەجلیس وەکو هەر ئاژەڵێک خواردن و خەو. ژیان ئەوەیە کە بە معنەویەت، بە ئیتیصال بە خوا و خالیق و لە پێناوی خوا تەمەن بردنە سەر، لە ڕازیکردنی خوا، لە خزمەتکردنی خەڵکە تەمەن بردنە سەر. ئەمەیە ژیانی مەردانە، ئەوەی ئەو ژیانەی کە خوا ئێمەی بۆ ئەوە دروست کردووە کە عەبدی خوا بین و عبودیەت بۆ خوا بکەین و عیبادەت و شەعائیرەکانیش بەجێ و بەڕێک و پێچی دروست بەبێ موبالەغە و بەبێ تەقسیر ببەینە سەر و ئەنجام بووین. بۆیە ئێمە لە ساڵیادی ئەم شەهیدە گەورە دڵخۆشین لەلایەک کە ئەم کاروانە عەتائی هەیە، شەهید ئەدا و ئامادەی بەردەوامیشە لەو ڕێگەیە و سڵ ناکاتەوە و پاشەخشێ ناکا لە ئەدای وەزیفە و ناترسێ لە مردن، ناترسێ. ئەوانن کە تفاقیان نەخستووە، توێشویان نییە بۆ دوای مردن، ئەوانە ئەترسن. ئیماندار عالم چۆن لە مردن بترسێ؟ بەڵام ئەیەوێ باش بمرێ، ئەیەوێ جوان بمرێ، ئەیەوێ بەو شێوە بمرێ کە خوا پێی خۆشە، هەروەکو بەو شێوە ئەژی کە خوا پێی خۆشە. بۆیە مردن و کوشتن ئێمە ناترسێنێ. ئیماندار اشتیاقی ئەوەیەتی لیقای خوا بکە، پەسەندی لای خوا بێ، جێی ڕەزامەندی خوا بێ. مردن لە ڕێی خوا ژیانە. بۆیە موژدە بێ و پیرۆز بێ لە کەسوکاری خۆشەویست و خانەوادەی بەڕێز و کەسوکار و بنەماڵە و عەشرەتی خۆشەویستی شەهید مامۆستا دکتۆر وشیار کە
خەڵاتێکی گەورە کراون و مەقامێکی گەورەیان دەستکەوتووە کە بوونەتە کەسوکاری پیاوێکی وا گەورە کە بۆ خواشیە و لە ڕێی دینە و لە بەرخوا خوێنی ڕژە بۆ ئەوانش کە دەستی ناپاکی و غەدر درێژەکەن بۆ بانخوازان و بۆ ئەهلی عیلم و بۆ مێزەر و بۆ ئەوانەی کە بۆ خوا سوڵحاون و خەریکی ئیسلاح و چاخوازین بۆ ئەو دەست بە غەدرانە بۆ ئەو تیرۆریستانە غەیری نەکبەتی و غەیری ئاخرشەڕی و غەیری ئەوەی کە ئەو خوێنە ئەبێتە تێزاب و ئەرژێ بەسەر وجودیانە ئەرژێ بەسەر تاریخیانە ئەرژێ بەسەر کەسوکاریشانە هیچی تریان دەست ناکەوێت بێگومان لە ڕووی عورفیەوە ئێمە بەردەوام بەدەم ئەم کەیسەوەین چونکە ئەمە لە ڕاستیە کەیسی شەهیدێکە شەهیدی هەموو ئەم گەلەیە مامۆستا وشیار گەورەترە لەوەی کە تەنها مڵکی یا کەسی ئەو بنەماڵە بەڕێزە بێ و یاوەکو کەسی وە شەهیدی یەکگرتوو بێ یاوەکو تەنها زانایان بێ بەڵکو هەموو خێرخوازێک هەموو چاخەکە خوازێک هەموو هاوڵاتیەکی بەشەرەف خۆبنینیشمان لە تەشیع جەنازەکەی و لە پرسەکەی ئازانیمان کە هەموو کەس بۆی بە حەسرەت بوو و تازیەی هەموو کەس بوو پرسەی هەموو کەس بوو چەند خۆشە ئینسان وابژی کە خەڵک بەهی خۆی بزانێ بە کەسی خۆی بزانێ فرمێسی خۆشەویستی بۆ بڕێژێ دوعای بۆ بکە گەورەیەکی زۆرە بۆیە مامۆستا وشیار شەهیدی هەموومانە و هەمووشمان ئەگەڕێین بە دوای تۆڵە و حەقسەنەوە و دوعای نابودکردنی ئەو دەستە ڕەشانەی کە درێژ کران بۆ ئەو پیاوە و لە ڕووی یاساییشەوە کە بەردەوام لەگەڵ کەیسەکە ڕۆشتوین و کە حکمی سێدارە دەرکراوە بۆ بکوژەکان جێبەجێ نەکراوە و بەردەوام هەوڵ دەدەین کە نەکرێ بەژێر وەزعی سیاسی و قەزایی ترەوە ئەوە مەسەلەیەکی قساسە مەسەلەیەکە کە خانەوادەی خۆی داوایەکە مەسەلەیەکە شەرعیە و قانونیشە بۆیە ئەخوازین کە ئەو کەیسا بە نەتیجە بگا و ئەو تۆڵەیە بە بەرچاوی خۆمانەوە ببینین لەوە گرنگتر و بە ئەهەمیەتر هەموو ئەو نیەتە پیسانەی هەموو ئەو دەستە چەپەڵە غەدراویانەی کە لە پشتەوەی هەر تاوانێکی ئاوان ئەبێت چاوەڕێی نەکبەتی بکەن ئەبێت چاوەڕێی نابوتی بکەن ئەبێت چاوەڕێی ئەوە بکەن کە خوێنی شەهید خاستەن شەهیدێکی ئاوا ئەبێتە تێزاب ئەرژێ بەسەر وجودیانە تاوەکو کەس ئەو جورئەتە نەکە خۆ ئەگەر خسمەتمان بوو بە شەهیدی کە هەموو ئێوارەیە دوعای ئەکەین کە خوای گەورە بە شەهید قبوڵمان کە بە ژیان بە مردن بە هەر شێوەیە خۆی پێخۆش شەهیدی مەقامە دەرەجەیە نابێت لێی بترسین ئەبێت داوای بکەین بەڕێزان وەختان ناگرم داواکارم خوای گەورە ئەم ڕۆژە کە ڕۆژی شەهید بوون و ئۆغرکردن و سەفەری ارتحالی یەکێک لە گەورە پیاوانی ئەم شارە و زانا بەڕێز و محتەرەمەکانی ئەم شارەیە بکەینە ڕۆژی زین و بوونەوە و حەیەویەت و هیممەت بەرزی و بەخواچوونەوە و هەروەها پەیامی زیندوێتی و نەبەردی بین بە بەرامبەرەکان کە نە ئەم دینە ئەناسن نە ئەم میلەتە ئەناسن نە ئەزانن وەزعەکە چۆنە وەکو سەرخۆش مامەڵەی ئەم مێژوو جوغرافیای ئەم میلەتە ئەکەن عیبرەت ناگرن ئەوە خەڵکی چی ئەکا بۆ مەولود چ سەرکردەیەکی تر چ گەورەیەکی تر هەیە بە ئیختیاری خۆی خەڵک ئاوای بۆ بکە تەریخ نابنەوە
ئەو سەرکردانەی کە شەرمەکەن بێنە ناو خەڵک، شەرمەکەن بێنە مزگەوت، شەرم نایانگرێ کە ئەیانوێ سەرکردەی میلەتێک بن خۆیان دوورەگرن لە میلەتەکە، خۆیان دوورەگرن لە دینی میلەتەکە، لە ئەخلاقی میلەتەکە. بۆیە ئەبێ مانگی مەولود بە زیندوویەتی ڕاگیر بکەین و ئەم بۆنانە هەروەها بە زیندوویەتی بەڕێ بکەین و پەیام هەمیشە پەیام لە دوای پەیام بین بە دۆستان و بە ناحەزانیش کە ئێمە لازلنا على العهد و بەردەوامین و ئینشاءالله ئەگەینە حزوری خوا بە مەقبوڵی و مەرزی خوای گەورە لە هەمومان ڕازی بێ، لە شەهیدمان دەرەجەی شەهادەی بەرز و ڕفقەت و هاوڕێیەتی سدیقین و شوهەدای بکا بە نسیب و ئەوانشمان کە ماوین بەو دەرەجەیە بگەین بە لوتفی خۆی و مەرحەمەتی خۆی بە چاوی قبول سەیری کردەوەکانمان بکە و لە گوناه و نوقسانی و هەڵە و پەڵەکانیشمان ببورێ و هەموو لایەکمان لەو قافڵە و لەو کاروانە پیرۆزە بەردەوام بین. والسلام علیکم.